ئەو کاتان باش شەڕیان بە هیوان باش بەخێر بێن سەرچاوی ئێمە بەرەوەندە قسە و باز دەکەین ڕەوشێکی نوێ هەواڵێکی دڵخۆشکەر هەیە قسە و باسی با لەسە بکەین کورد لە چرکە ساتێکی مێژووی گرنگدا دەژیتن چرکە ساتێکی گرنگی مێژووی یان بەسە دەکەوین یان پاشەکشەشی گەورە دەکەین سەرچاوێ ماوڕێیان جۆش و خرۆشتان هەروە بەردەوام بیت نمونەیەک پیشاندەن بڕوا بکەوە ئیسرائیلەکان بە 2 ساڵ پێیان نەکرا کورد بە 1 هەفتەی کردی بە 1 هەفتەی کورد کردی ئەو ڕۆحیەتەی لە کووردا هەیە بڕوا بکە لە کەسدانە سەرچاوی ئێمە هاوڕێیان ببوورن من وەختی کە لایڤ دەکەم تەمەشا ناکەم چکو هەیە ئێستفزازەکەی قسەک دەکا دەت پچڕێنی لە بابەت بۆیە ببوورن ئەگەر جوابی ئەوەیە کەم نەداوە داوای لێبوردن دەکەم کۆرە خۆ شەڕ ڕانەوەستایە براکەم شەڕ ڕانەوەستایە وەرە سەیرکە بزانە لەو ڕۆژەی کە باز دەکرێت بەس شەڕی گەورە نییە ئەگەنا خۆ شەڕ ڕانەوەستایە براکە شەڕی چوو ئەوەی شەڕ بەردەوامە شکۆرد ئێستا شەڕی یەک دنیا دەوڵەت دەکا بڕوا بکەن ینی لە 75 عێراق و ئێران بوو بە ئۆکەی ئەمریکا ئێستا خەلیجە تورکیایە چەند وڵاتە چشکە ئیسلامیە ئەمریکایە چاوقوچانی ئیسرائیلە جارانیە بە خەفیفی جملەیەک فرێدەن هاتا بڵێ ئەها ئیسرائیل پشتی لە کورد نەکردیە لۆ دامرکانەوەی کوردانی ئەوەش ئیسرائیل وەڵا براکەم ئیسرائیل دەورەشی زۆر خراپی دیتیە بێدەنگە ئەو من نازانم مەشروعی چیری هات ڕێگای داودی ئەوەی ئیبراهیمی ببورن چی لێات هەمومانیان شەرمەزار کرد ئەو ڕێگایە کە ئەلەساس دەبتە ڕێڕەوی داوت هەموو محەللی دنیای باسی کرد خۆر ئەمە نین یعنی یەک دنیا ئەوە سەرچاوێمە هاوڕێیان یەک دووشتی سەریع بڵێن یەک هەتا ئەندە برادەریش خڕدەبنەوە ئەو ڕۆ زوو تەواوی دەکەم سەرچاوی ئێمە هاوڕێیان سەرچاو بەخێر بێت یەک ئێستا زۆر لە حزب و خەڵک گلەی لە هەسەدە دەکا کە حەقە یانی لە برایەتی گەلان یان لەو ناوچانەی لە ژێر دەسەڵاتیان بوو کاکە ینی نامانەیە ئەوەندە دووبارەکەینەوە بە هەموو پێغەمبەرەکان بە هەموو فەیلسوفە دنیایەکان برایەتی گەلان لە ئەوروپای کە ئێمە لێرەین هەیە بڕاوکە 50 ساڵە مەسەلەی نەتەواتیەکە سەنگەری خۆی دەگری ئەو ئەوروپای مۆدێرنە دەبینن لە یاریەکان هەستی نەتەوایەتی دەرکەوت لە هەموو ئایدۆلۆژیا و ئاین و باوەڕێکی سیاسی و عەقیدەیی گەورەترە یعنی ڕەنگە لە ئیسلامی پێیان ناخۆش بەس ئەوە دەبینن ئێستا کە کابرایەکی ئیسلامی متدەین سەلەفی نازانم هەتا هەندێکیان هەن ئیخوانین لەگە کابرایەکی چەپ و شوعی پێکەوە خاڵی ئاوبەشیان هەیە خاڵی ئاوبەشیان هەیە مەسەلەی نەتەوایەتی یعنی لەو چەند ملیۆن کوردەی لەو هەموو مزاهرەی بڕوا بکە کەس ناناسی لەو ئەوروپایە سەتانەوەتی یەکتر ناناسی هەمووش پێکەوە ڕادۆست چییە مەسەلەی نەتەوایەتی مەسەلەیەکی گرینگە ینی بەتایبەتی سیستەمە لە کورد بەس لە ئەوروپاشەیە بۆیە ینی دەرکەوت مەسەلەی نەتەوایەتی ئەولەویەتە بینە سەر ئەو خاڵە گرنگەی کە یەک ئەوەی ڕوویدا جینۆسایدە ئەوەی ئەوڕۆکا کامەرانی CPT باسی کرد هاوڕێیان ئەوەی ئەوڕۆکا کامەرانی CPT باسی کرد جینۆسایدە جینۆساید چییە تو خۆ تو کاتێک بە بەرنامە لە بۆسنیاش یەک گۆڕی بە کۆمەڵ بوو وازام 50 کەس
ژن منداڵ پیر یعنی بە ئامانجی لە ناوبردن کرابی ئەوەی کامەرانیش باز دەکات چل خێزانن بە ژن بە کچ بە مناڵی گچکەی 2 ساڵ بە پیا و بە گەنج هەمویان پێکەوە کوژرانە ئەوە جینۆسایدە ئەوە کۆمەڵکوژی نییە بڕیاری بەس ئەوە کورد ئازابی بەڵگەی هەبی فاکتی هەبی کافیە جۆلانی و هێزەکەی ئەو ڕۆیان ئایندە بداتە دادکە خۆ دنیا شەو ڕۆژێک نییە شەو ڕۆژێک نییە ئەوەی کرایە سەوە بە دیار دەکەی بڕە 2700 ئینسانی کورد شوم بزرا وەڵا شەڕیش بکرا بە هەر ئەوەندەمان لێدا کوژرا بە جددیمە شەڕیش بکرا بە هەر ئەوەندەمان لێ کوژرا بێمەوە سەر ئەو خاڵەی عەرەبەکان تا ئەنەمومان ئەو گلەیەمانەیە ینی لە سنوور بەدەر کورد بەرە و برایەتی دەچی بەڵام ناشبی ڕاستیزم بین قەت نابی یعنی هەموو کات ئینسان دیفاع لە نەتەوەی خۆی بکە بەس نەگاتە سەر ئەوەی بەس کورد ڕاسیزم بیچکو دەیان خائین و ئەوەشمانێت خێڵە کوردیەکانیش کاتێک سەیریان دەکرد وەکو خێڵە عەرەبیانە بەعز بەعات گێڕەکەیان دەگۆڕی زۆر بە خێڵەکان زۆر خەڵشت ئەوە هەیە بەڵام ئەوەش بزانن ئەو گلەیانەی بە تایبەتی باڵێک لە پارتی وێچێتەکان دەیکەن کە بۆ هەسەدە ئەوەن دەڕۆی باشە بەڕاستیمانێ احتیات بۆ وەرنەگری ئەزمون 1 ملیۆن عەرەب لە کوردستان هەیە ئەوانە هەموو شانەی نووسون ئەوانە هەموو ڕۆژێک لە ڕۆژان حکوومەتی عێراق وجوم کاتن سەر کوردستان ئەوانە هەموو بە تایبەتی ئەو سنە شۆڤینیانە ئەو هەموو سنە شۆڤینیا یعنی بەڕاستی احتیات ئەزمون لە هەسەدە وەردەگیرێ یا مەسعود بارزانی ئەڵێ بە مەزلوم گوت باشەوە تو لە ناو هەولێرت داناینە ئەوان لە منتیقەی دێرەزور و ڕەقەب و کشانەوە بە زەنگۆ هینایتانە ناو هەولێر و سلێمانی و دووهۆک بە هەزاران هەزار ئینسانی عەرەبی شۆڤینی لە ناو هەولێری دەسوڕێتەوە سبەی شتێک چ دەکەن بەڕاستیمە یعنی قەت بیر لەو خاڵەتان نەکردەوە قەت بیرتان لەو خاڵەی نەکردەوە بەڕێزان خاڵەشی زۆر گرنگە لەمەودا کورد یعنی ئەو پارتی وێچێتیە ئەو پارتی وێچێتیە ئەزمونەیان دروست کرد هەموو شکستە یعنی بڕوا بکە 2 خاڵ نابینی بێ قسەی لەسەر بکەی بەهەرحاڵ بۆیە ئەوە خەتەرێکی زۆر گەورەیە لە هەموو گەڕەکێک بەدەیان و سەدان ماڵی عەرەب دانراوە ئەوانە لەگە بچووکترین شەڕی کورد لەگە حکوومەتی عێراق وەکو ئەوەی هەسەداوە دێرەزور و ڕەقەبوو لێ دوورکەتنەوە هاوڕێیان بۆ زانیاریتان لە 63ەوە بزانم سووریا لە ناوەڕاستی قەت کرا لە ناوەڕاستی سەدان گوندی عەرەبیان دروست کرد گوندی کوردیان تەرحیل کرد عەرەبیان لێدانا وەکو ئەوی کەرکوک بەس لە ناوەڕاستی ئەوە نییە بڵێ مەسەڵەن کەرکووکیان دابڕبی بێن مەسەڵەن لە قوشتەپە لە مەعبەنی کەرکوک و هەولێرەدا دروستیان کرد ئەوە بوویتە ئەو کارەساتەی ئێستاکە لە هەموو شار و شارۆچکەیەک پڕە لە عەرەب ئەوە عەرەبی شۆڤینی ئەوە چارە نووسی کوردە بەهەرحاڵ جینۆسایدێکی زۆر کرایە خاڵش کەش بەلەوەی وچمە سەرێ ئاوڕێیان پارتی وێچێتی بڕوا بکەن بوونە سەرەتان لە بۆ هەموو ئەو شکستانێتیش کوورد دەبی و هاوکات برادرانی ئەزموونی ڕۆژاواش ئەوە نییە بڵێ هیچی چاڵایان نەبووە بەڵام بڕوا بکەن ئەو 35 ساڵەی پارتی وێچێتی نمونەیەکی هەرە قێزەوەنە لە بەردەستی ئەو دەوڵەت و دژمنانی کورد کاوە ئەزموونی کوردیە کە هەموو مافیان کە هەموو ناتوان ببنە پیاوی حکومڕانی کە ناتوانن موچەی خەڵکی خۆیان بدەن کە شەڕیانە لەسەر کورسی نوێترینی ئەوەیە کە ئێستا شەڕە لەسەر سەرۆک کۆماری کارەساتە بڕوا بکە ئەو یعنی ترسی ئێمە ئەسەرەوە نیە پارتی دەرەچی چێتی دەرەچی کورد گوتنی سندانیان لێدا بۆ ئێمە مقەسن هەر یەکێک دەربچی هەر کوردە بڕتەوە هەر لەو خۆیش دەکا لەو 22 ساڵەی عێراق و لەو 35 ساڵەی کوردستان چ ئەزمونێکی ویان پیشان نەدایەتە ئینسان بێتن بڵێ کاکە وەڵا پیاو تەئەسوف دەخوا نەخێر نانا بەس ئەلەو تەوقیتەی ئەوانە شەڕیانە لەسەر پۆست سەرۆکۆماری تەئسیر لە کوردەکە و یەکێتیەوەی بزانم پاڤل ئامادەیە تا شەڕ لەگە پارتی بڕوا
کە بە هیوام قەت نەگاتە ئەو دەمەی نەک لە ئێستا کە وەزعەکی گرزی هەیە لە ئایندە شەڕ کورد قەت قازانجی لێ نەکردیەوە بە تایبەتی ناوخۆش بەڵام ئەوە وا دەکاتن هەر بە تەواوەتی ئەو ئەزموونەی هەرێم لە باشوور هەر بە تەواوەتی بتە قەشمەریخانەیەکی گەورە لە چاوی هەموو دەوڵەتانی ناوچەکە و لە بەرامبەر عەرەب و تورک و فارسدا هەندە خۆیان سوو بکەن پۆستێکی سەرۆک کۆمارە ناقشیان نییە ڕاوەستە براکەم ڕاوەستایت با قسە خەڵک بێ هەمووی دەدەقەیە دوای ئەو بابەتانێت کەش باز دەکەین ئەوەش گرنگە کاچ خۆم مەسەلەی یعنی دەرزەک کە بێتە ناو ئەو یەک ڕیزیەی کورد کە خەونی دێرینی کووردە کە هەموو تەوقعاتەکانی هەمومانی تێک و پێکدا یعنی هەرچی چێ لەمە بڕوای دەکرد ئێستا ئەو ڕابوونە نەتەوەیەی لە باشوور هەیە لە هیچ بەشەک نییە لەم 35 ساڵ لەو ئەزمونە سەقەتەمانەیە خەڵک لۆ مەعاشی خۆی نایەتە سەجادەی بزانە لۆ مەسەلەی نیشتیمانی چەند گەرم و گوڕە چ گیان فیداییەکەیە چ گیان فیداییەکەیە ئامادەیە ئێستا دەرگا بکرێتەوە دەرگای سنوور بە تەواوەتی بەدەیان هەزار کورد دەچتە بەرەکانی جەنگ ئەو ڕۆحیەتە بڕوا بکە لە کەسدا نییە لە کەسدا نییە بۆیە ئەو شتێکی زۆر گەورەیە هاوڕێیان بە هیوام پۆست سەرۆک کۆمەرچکۆ کات بۆ کێشا و دەمی پارتی مەسەلەن بردیەوە یەکێتی قیم زیاتر دادەگری ئەو حکوومەت و حکوومەتە هەر پێک نایە پەرلەمان سقوط دەکات داهەندە دەبنە قەشمەرجاری هەموو کۆمەلگای نێو دەوڵەتی و دوژمنانی کورد و ئیلا ئاخری بۆیە لە نێوان خۆتان دزەشکە دابنێن لەوێندەر کە هیچ خێر و بەرەکە هەر یەکێک لەوێ خێری لە بۆ مە نەبووە سەرۆک کۆمارەکان نەوەزیر خارجیەکان نەجێگری سەرۆک وەزیرانەکان هەر خێرەکە لە خۆیان و حزبەکانیان بوو بەڵام زوو لە نێوان خۆتان دز و جەردەیەشکە دابنێن ئەو یەک ریزیەی کورد تێک مەدەن هاوڕێیان ئاوکات دەمەیەک دووشتان پێ بڵێم پارتی ویچێتی یعنی ئێستا هەرێکە هەوڵدا ئێستا پارتی بینی لەگە شەعەکان گەلە خۆشە ئیتر دوو سەبەبێ یەک لەگە مالیچیەوە بەر لەو ڕووداوەش بینیان خۆش بوو بە خۆتان دەبین ئەو مالیچی لە ئاخری با ئێستا زۆر زەم نەکەین پارتی لەگەوان نزیکە بەشەشی لەوەی کە ینی لە پای ئەوەی ئەمریکا ینی دەعمی سوننەکان دەکات زڵدی کورد ئەو سونانە جۆلانی بەشەکە لەوەی و ئەگەر هەیە لە عێراق گۆڕانکاری زۆر ڕووبدا لە ناو یعنی ئەو جارێ لە دیاتی هجوم بکرێ هەر لە ناو شار و شارۆچکەکان دەست بە تەخریبات بکەن سوننەکان بەعسیەکان داعشەکان بەرنامەیەکی زۆر مەترسیدار هەیە لە مەنتیقە سوننیەکان و مؤهلیشە منەوە ئێستا بەر لەوەی بێم گوتیان وەڵا یعنی هەواڵە کاتیە بەعزەوە دەکە کە ڕەغدی کچی سەدامی لەگە جۆلانی دانیشتنی کردیە لە کۆمەڵێک بەعسی ئەوانە هەموو واردە ئەو خەتە سوننیە پێکەوە تەنسیق بکەن داعش و بەعسیەکان پێکەوە لە عێراق دەست بە جم و جۆڵ بکەن ئەوانە زۆر شۆڤینیترن لە شیعەکان لە ڕووی قەومیەوە قچەکەوترن بەهەرحاڵ ئەتر ئەو پیلانە قێزەوەرانە هەیە و بە دووری مەزان ئەزموونەشکەی وەکو جۆلانی وەکو داعش سەر لەنوێ لە عێراق سەر هەڵبدا بە هیوام سەر هەڵنەچوو کارەساتی زۆر گەورەی مرۆیی دروست دەکات ئەوچی 2004دا وەکو ئێستا و سوپایە جۆلانەیە کردنێن جێش العەرەب سووری برا ڕۆ یعنی تخوا جێش بووە ڕیشی ئەوەندە چڵکن پیس بە بێجامەی بە نەعل ئەخر ئەوە چ جێیشەکە هەر بە جددیمەوە چ جێیشەکە یعنی چۆن شەرم لە خۆی ناکە کابرایەکی موزیە ئەو هەموو بێژەرە دەنووسی جێش العەرەبی سووری وەختێک پیشان دەدا نەعلی لە پێیە بێجامەی لەبەرە ڕیشی ئەوەندەیە پیس و چڵکن ئێکورەکاکە هیچ سیفەتە چێوە نییە دەکوژی جینۆساید دەگا کاکە جینۆساید ئەوە دامانە دەکرێت بەعسەکانیش کردیان بە جلی ئەوە بەس یعنی سیفەتی جەیشیان تێدا نیە جەیشیان تێدا نیە دەرجێش العەرەبی سووریە دەرێتە کورد وەرە بڕۆ ناوێ بڕۆ ناو بە ئەو هێزەی بە فەردیش بە ئەندامەکی جەیش العەرەب السووری کاگە تۆم باراکی ناپاک هاوڕێیان بچمە سەر ئەو خاڵەی دەمێ بە ئەوە بکەم من 24 مانجبوویان 25 بڕام گەیان لە ناو سیناتۆرەکان هەوڵ هەیە بۆ کورد کە دیفاع لە کورد بکرێ لێنسی کرا هەم سەرپەرشتی دەکەیەک لەوانە و ئینتلیگن کۆمیتەی هەواڵگیریەکان دەکاوە بزانم کۆمیتەی هەواڵگیریەکان لە ئەوانە گروپەکن کە بەشی زۆریان
ئەوەنە کۆمیتەی نهێنیە ئەوەنە دەوڵەتی قوڵن ئەوانە دەتوان قسە لە قسەی ترامپ بکەن و دەبی ترامپ و هەموو سەرۆک کۆمارێک مەسەلەن انقلاب بکرێ مەسەلەن کەسێک تیرۆر بکرێ شتی گەورەی ناو ئەمریکا و دەرەوەی ئەمریکا ئەوانە دەبی ئاگادار بن یعنی ئەوە نییە ترامپ بە کەیف خۆی بڕیار بدە ترامپ یەکێک لە بڕیاردەرەکانەوە چی ئەوە نییە بڵێن مەسەلەن ئێستا لە ناو پارتیوێکێتی ماڵی بارزانی و پاڤل و خوبات کولفی کولن نە پەرلەمان و نە مەکتەب سیاسی هیچ ئەوە نییە بەس لە وڵاتانە قسەک فەرقەیە بۆیە کۆنگرس یەکێک لەو شوێنانەیە کە قسە لە قسەی فەرز دەکا وەکو پەرلەمانەکانی ئەوروپا لە سەرۆک وەزیرانەکان هاوکات ئەو کۆمیتەیە کۆمیتەی هەواڵگری لە کۆنگرس کە ئەوانش بەشەشی گرنگن نۆ کەسن من ئێستا خینمەوەڵە لینسی کراهەم لە چات گپتێمدا ئەندامەچی ئەو کۆمیتەیە پرۆژەیە یاسایەکیانە دەستە ئەوڕۆ کەتە ناو میدیای هەندێک ئەولا و لینزی گراهەم هەر بۆ دەڵێ ئەمەن 3 ڕۆژ لەمەوبەر پێتانم گوت وتم لە ناو سیناتۆرەکان گفتوگۆ هەیە لەسەر ئەوی پرۆژە یاسای گۆبی ئەو پرۆژە یاسایە ئەوەی ئەمن ئاڕێن پرۆژە یاساکەی ئەم بزانم چۆنە لێنزی گراهام لەگەڵ چەندین سیناتۆری دیموکراتەکان زۆربەی لەگەڵدانە بڕواناکەم 50 کەس سنوا بزانم 50 هەموو لەگەدا دەبن دژنابن کۆماریەکانیش بەشەیان لەگەدا دەبن ئیتر نازانم چەندە باسیشم کرد جارێکت کە دەبی 3/4 بی ئەوانە ئەو پرۆژە یاسایان لەدەستا کە دوو شتەیە یان منتیقەیەکی ئامن وەکو خەتی 36 لە بۆ کوردا بندرێ کە وەگەلە قورسە بکستە ناو ئومە متەحیدە لە ئومە متەحیدە زەمانەکان جودایە رووسیا چین ئەوان ئەم پێیان دەکرێت ڤیتۆ بەکاربێنەوە ئەمریکاش وەکو حکوومەت ڕەنگی لە پشت نەبی متحەمس نەبی ئیدارەی ترامپ ڕەنگی متحەمس نەبی ئەو خاڵە هەیە زەعیفە زۆر وتیان بەس خاڵی دووەم زۆر بەقووەتە کە لە ناو کۆنگرسی ئەمریکی پرۆژە یاسایەکی وا دەربچی داوا بکرێ کورد ئیلە الئەبەد هەر سەرۆک کۆمارێک بێ هەر سەرۆکشی ئەمریکی بێتن ملزەم بی وەکو ئیسرائیلەکان دیفاع لە مافی کورد بکە لەو منتیقانەی تێدا دەچێت یعنی ملزەم دەبێ ئەوە نییە بڵێ لۆ 4 ساڵیە لۆ 2 ساڵیە ملزەم دەکرێتن هەر سەرۆک کۆمارە ئێستا مەسەڵەن سبەینێ لە ئەمریکای سەرۆک کۆمارێکی حەماس بەنمونە یەکەکی حەماس ئەفکاری حەماس ببتە سەرۆکی ئەمریکاش هەر دەبی دیفاع لە ئیسرائیل بکرێ ئەوە بە قانون تەسبیت کرایە ئێستا ئەو پرۆژە یاسایی ئەوەی ئەم بزانم هاوڕێیان ئەوەی ئەم بزانم لێنسی گراهەم و چەندین سیناتۆری کە لە دەستیانە کە پرۆژەیەکی هاوشێوە دیفاع لە کورد بکرێتن کە ئەزیەتی کورد نەدرێ هەر حکوومەتێکی سووری هات و هەر سەرۆک کۆمارێک لە ئەمریکا هەبی دیفاع بکەن چەند سەر دەگری سەر ناگری ئەمە نازانم بەڵام لێنزی گراهەم یەکێک لە ئەملا ئێستا بۆ خۆتان لێدەنە چات گپێتێ لە بەشی بەرگری ئیش دەکە لە بەشی بودجە ئیش دەکە لە سیاسەتی دەوری ئیش دەکە و یەکێک لە کاریزمە گەورەکانی کۆماریەکانە یعنی قسەی زۆر دەڕوە ئیتکەشیان زۆر لەگەرە دەبینن ئەوەیە و بە خۆشتان دەبینن وا لێدوان دەدا و ئەوڕۆ ئەو لێدوانەشیدا کە پرۆژە یاسایەک لە بۆ زامن کردی کورد ئەوە دەکرێت ئەو پرۆژە یاسایە لە ئێستا دەستیان پێکردیە سەر دەکەوی سەر ناکەوی من نازانم بەڵام جموجۆڵەکی گەورەیە لۆبیەکی گەورەیە ئەوە بەلای کەم سەر بگری سەر نەگری لۆبیەکی بەهێز لە ناو کۆنگرس کە لە دوای ئیدارەی ترامپە لە دوای ئەتوانێت ترامپ ئیزبار بکە ئەتوانێت کە بڕیاری دەکرد ترامپ ناتوانانی بڵێ ئەمە نایکەم دەبتە ئیزبار ئەوە نییە پەرلەمانی کوردستان دۆستێک لە بۆ ئەوەی بنێری مەسرور بارزانی بنێری فڕێداتە تەنەکەی خۆڵەکەی نەناو شتانە نییە ئەگەر دەربچی کە بە هیوام ئەوە دڵنیا بن ئەو پرۆژە یاسایە ئێستاوە گفتوگۆی لەگە دەکرێتەوە بە خۆشتان دیتان لێنزی گراهەم هەندێکی باس کردیە بەڵام ئەو پرۆژە یاسایانە دەستە کە هیچ سەرۆک کۆمارێک لە ئێستا و ئایندا نەتوانیت ئەوەی بکە ئەلەگە کۆنگرسە لە نوێ دانیشتنەشکە بکاتن و یاسای بگۆڕی وەکو لێرە کووت بەتەمان مەسەن لە سویدوا بەتەمان جنسێ لە ئێمەمانان لە قەزم لە هەموو خەڵکە وەربژیرێ ئەگەر جەریمەی کرد ئەگەر کۆمەڵێک بەندیاندانە جنسیە وەربژیرێتەوە لە ئەوروپای
یعنی دەکرێتن ئەو شتانە ئەوە هیچی ئاەتی قورئان نییە دەستکاری نەکرێت. بەهەرحاڵ ئەو خاڵە جەوهەریە هەیە کە ئێستا ئیش دەکرێت لەوەی کورد لە ڕۆژئاوا لە مەناتقەکانی خۆی نەک ئەوە بی دیفاعی لێ بکرێت لەبەر ئەوەی ئەو جملەی گراهام زۆر جوان بوو یعنی هاوڵاتی ئەمریکی ئەو کەسانش دەگرێتەوە کە هاوپەیمانێکی ڕاستەقینەی ئەمریکا بوونە. کورد هیچ قینەشی لە ئەمریکا نییە، هیچ قینەشی گەورەی لە ئیسرائیل نییە جگە لە مەجموعەک ئیسلامی نەبیتن بە جددی ماوکوونەتەوە دەڵێم. یعنی سراعەت تاریخی ئەمایان نەچەوسانتەوە زۆر. ڕاستە کوردیان تەقسیم کردێویش هەموو دنیایان تەقسیم کردیە. ئەو سین و رووسیا ئەوانە سەردەم هەبوو ئەو هەندەچی گرتیا ئەوە هەر هەبوو، بەڵام لەو 100 ساڵەی 4 داژیکەری عەرەب و تورک و فارسی ئیسلامی سیاسی باگراوندی ئیسلامی سیستەمیان لە کورد کردیە. بۆیە کورد ئەو ڕقەی نییە لە ئەمریکا و ئیسرائیل. بەڵام دەبێ بڵێنەوەی ئێستا لەگەر کورد دەکرێت چ ئیدارەی ترام دەڵێن، ئیدارەی ترام باوا بڵێن، هەتا ئەوەی ئیسرائیلیش سەر لە نوێ وەکو 75 وەکو 2017 و کە مەسعودیان پفدا بڕۆ ڕفراندۆم کە خیانەتە کاکە سەیریان بکە هیچ ناکەن. زار ئیسرائیل وەزیرێکی قسەچی دەکا بەرپرسەی قسە دەکا ئەگەر ئەوە لە تەلەڤیزیۆنەکانیان لە محەلیلەکانی وەکی ئێدی کۆهینی هەموو لێ دوان دەدەندرێن خیانەتەکی گەورە کرایە لەگە کورد، پشتی تێ نەکرایە، خیانەتی لێ کرایە، وعدیان پێدا بیپارێزن، نایپارێزن کاکە، نەک نایپارێزن، هەموو چەک و پێشکەوت و هەموو لایەکیان لە کورد بەردایە. بە خەلیجەوە دەگری، بە تورکیاوە مەجای دەدەنێ، ئەمریکا هەندە چەکی پێشکەوتی هەیە ڕێناداتن کورد بەکاربینیتن. یعنی ئەوانای خیانەت چییە؟ خیانەت خۆی لاوە نییە بەخۆی لێت بدە، بەخۆی لێت بدە. هەتا پێی کرا یعنی ئەوە کورد دەبی لە هەموو شوێنێک بڵێن گلەیەکی نەگلەیە ئەوەی ئەمریکا کردی هیچ کە کەسی قەی پێ ناکە. بەتە بڕاوکەم چەند لە کووردە 200 لە ئێران 12,000 کەسیان بەکوشتا لەو 12 ڕۆژ. ترام گوتی بڕۆ خۆ پیشاندام بکەن ئەگەلێتان بدرێ من تۆ ئەوە دەکەم. 12,000 کەس کوژایە دڵنیا بن. ئەوە ژمارەیە ئەمن وەرم گرتیە لە شوێنێکی گرنگ. 12,000 هاوڵاتی ئێرانی کوژایە بە 100,000 ژیرایە بەدەیان 1000 بریندارە. ترامپ ئێستاکە گونیان پێپشان دەدات، گونیان پێپشان. بۆیە قەت ئەوە مەبن بڵێن بەس کورد. ئۆکرانیا 300-400,000 کەسیان پێ ئەوە کرد إلى آخر. يعني زۆرە. بۆیە ئیدارەی ترامپ و دەوڵەتی ئیسرائیل دەبی جێگلەی بیت ناکرێ بە دوو جملەی لەو لای باسکەن و دوو کوردی بینی و 12 کورد خڕ دەبنەوە. ئیسرائیل وەڵای هیچیان نەکردی، هیچیان. ئەوەی لۆ سوێدا یان کرد، ئەوەی لۆ دروزەکانیان کرد، سەتایەکیان لۆ کورد نەکردی. ڕێک کەوتنەگە تورکیای ئەو جنوبەکەی ببا و شیمالەکەی ببا. بەهەرحاڵ هاوڕێیان ئەو بەرنامەی هەیە. ئەوە شتێکی زۆر دڵخۆشکەرە. بە هیوام هەمووتان نامە لە بۆ لێنزی گراهام بنێرن. و من یعنی برادرێک وعدی پێمدایە هەندێک لەو مەیل و ئەوانەی ئەو کۆمیتەی هەواڵگریەکەی ناو پەرلەمانی ئەو لیژنەی تایبەتە بەوەی بنێری ئەو دەمی زۆر گرنگ دەبی. ئەوانە بەشەکی گرنگن، چکاریەکە لۆبیەکی خۆی هەیە، چەندین کەسی لەگەڵدایە، هەموو کەسە چش بە پارە ناکردرێ، هەیە مەبدەئیە، هەیە مەساڵی وایە. و ڕەنگی لۆبی ئیسرائیلیش لە پشت ئەو جموزۆڵە بیچکو لە ناو ئەمریکا لۆبیەکی بەهێزن. ئەوان لە پشت بن پێیان تێدەپەڕیتن، بەڕاستی پێیان تێدەپەڕی. زەخت لە ئیسرائیل بکرێ پشتگی کەسانی وەکو لێنزی گراهام بکەن کاکە ئەوانش مرۆڤن. کاکەمە لێرن لە ئەوروپا بڕوا بکە کامەی سەرکردەیە، کامەی بەرپرسە، کەیف پێدێ دەستخۆشی لێ بکەی، کەیفی پێ برێ ئەمە سوپاست دەکەین لە ئەوەی کاکە ئەمە کەسمان نییە. یعنی بە جددی خۆمان هەین، خۆمان ئەو ئیرادەی خۆمان هەیە، بەسەر ئەو ئیرادە کافی نییە. لە هەمووی گرنگتر ئەوەیە یەکەم ئەو ئیرادەی خۆمان هەبی دۆستمان زۆر دەبی، خەڵک لەسەرت بە جواب دێ کە حزورت نەبووە هەموو لێت پاشە کشەی دەکەن. ئەو ڕوحیەتە سەوریە، ئەو قوربان کورد برا ڕۆ دوێنێ من ئەوەی کەنەدام دیت بە قورئان یعنی شەرمم لە خۆم کرد. بڕوا بکە کە ئەو زەوە دەبی تااقەتم نییە بسمە پێش دەرکەی زبڵەکەی دابنێ. کورد لەسەر جادەیە بە کیلۆمەتر دەڕوە. یعنی بە جددیمە ژن منداڵ ئەو ڕوحیەتە دەبینن کاکە راپۆرتە هەواڵگریەکان بەرز دەکەنەوە، سیاسەکان خاصە لەسەر دنیای تەکنەلۆژیە کۆچی ئەو کەزیەی چۆن بووە دیاردەیەکی جیهانی
یەکێک لەو شێوازە جوانانەی کورد خەباتی کە هەڵۆکان دەرێن هیچ نییە ئەسڵەن ئەوە زۆر دەوری هەبوو لە ناساندنی مەدەنیەت و بەربەریبوونی هێزەکەی جۆلانی کورد زۆر گرنگە ئەو خەباتانە بکە هاوڕێن ئێمە تابلەی قوربانی دەرین تابلەی شۆڕژێڕین ئازاین إلى آخره بەڵام لە خەباتی ئەوروپی مەدەنی زۆر لاوازین کاکە تکایە لەو هەندێک کەس هەن زۆر بڕیار دەرن یەکێتی ئەوروپا تا حدێک بڕیار دەرە بەڵام کۆنگرسی ئەمریکا ئێستا گرنگە ترامپ گرنگە ئەوە زەختی لێ بکرێ هەندێک ڕۆژنامە و گۆڤارەکان گرنگە ئەمە لە خەباتی دیموکراتی ئەوروپی بە دکۆمنتکردنی تاوانەکان ئێستا مەسەلەن ئەوەی کاک کامەران سێپێتێ دەکاتن کاکە خۆزیە 20 کامەران سێپێتێمان هەبووە بە جددیمە یعنی ئەوە زۆر گرنگە ئەو بۆ دکۆمنتکردنە زۆر گرنگە کورد شەڕ بە زمانی هەر کوردی نەکەین بچینە زمانەکانی تر ئەوەندەی ئەوەی تەسیری هەیە کاکە پێی دەکرێت هەیە مبدێ لەو نقطەی ئەوە گرنگە کاچ خۆمە یەک وڵات و یەک چارەنووس ئەوە گرنگە لەوەی گرنگتر ئەمە نیە بچینە ناو قوڵایی هەر ئەمە وەکو لۆبی جوولەکە لە اقتصاد إلى آخره کاکە تەلەڤیزۆنێکمان نییە بەڕاستی بڵێم تەلەڤیزۆنێکمان نییە ڕەدی جەزیرە بداتەوە بە عەرەبی تەلەڤیزۆنێکمان نییە بە زمانی ئینگلیزی پەیجێک ماڵپەڕش کوردی بە قووەتمان نییە وەڵامی ئەوە بکەینی ئەو هەموو دۆستانەمان هەیە بێتە ناوێ ڕووداو هەیە و ئاوا هەیە و کەناڵ هەشتەنە و NRT هەنە زەعیفن بەڕاستی لەوانە حزبین یعنی کورد ئەو بزنسانەی کورد کاکە موسسەیەکی قەومی دروستکەن لە بواری ڕاگەیاندن بنمونە هەیە کاکە خەڵک ئامادەیە دە 12 پەیجمان هەبی تەلەڤیزۆنێکی گەورەمان هەبی وەکو ئەو جەزیرەیە یعنی بزنسەکە قازانزەکە قازان شتێکی پرۆژەی قەومیمان زەعیفە ئەخر هەر ئەو ڕۆحیەتە گرنگە بەڵام لەوەی گرنگتر ئەتوکو دەچێ ناو قوڵایی دام و دەستگا ئەوروپی و ئەمریکیەکان کولۆبی دروست دەکەی و شەقامی ئەوروپی دەهەژێنی ئەو خۆپشاندانە گرنگە بەڵام ئەوە 150ە بەرحاڵ ئەو شتانە هەیە من نامەوێت کاتینگۆ زیاتر بگرم و زۆر گلەیش لەوە نەکەین ئاوڕیان من ئاگادارم هەر بە سەریعی دەرم نامەوێت قەت ئەوەی بکەم بەس تورکیا شەڕەشی گەورە لەگەڵ ئێستا پارتی دەکات شەڕ نییە زەختی لێ دەکات کە لەو حدود و مدودانە نابی هیچ کەسەشکە بڕوە پارتی بەخۆش پێخۆشە ئەمووی تە ڕکلام نۆخۆی مەسعود ئەو قینەی هەبوو لەسەری سبەی دەبتەوەکو قائیدەچی ئەوەی کامون هاریکات ڕۆژاوای کردیا بۆیە تورکیش ڕێگرە ینی هەر دەستگای بارزانانی نییە هەرچیان متەفقن لەسەوەی کە نابی هیچت کە بکەن و هەتا بە ئەمریشەکانیان گوتی وتیان پەکەکە و شت استغلال دەکەن لەو شتانە ئیتران ئەم بوویتە هەنجەت بۆیە گرنگ کۆمەکە بنێردرەوە گە پێشتان دەکرێت پارەی بنێرن پارەی بنێرن کە لە هەمووی باشترە بڕوا بکەن ئەگەر ڕێگایە کەبی هەم هەرزانترە لە وێندەر هەم هەرزانترە هەمیش بەبێ ئەوە نییە ینی ئەو بە دووری مەزان لە سمێلکەمی ئەوە هەبی ماشەلەن ئەڵێن ڕێگری دەکرێت تەفتیش دەکرێت نازانم چێت بۆیە پارە ناردنەکە لە هەمووی گرنگترە و مەسعود ئەو جملانەی گوتیە من هەر ئەوەندە دەڵێن بڕوا بکەن لە تورکیا لە پێی میدیای تورکی وەدەرێ ینی من بە عەرەبیەکانم خوێندەوە زەختەشی لەسەرە گوایە ئەو لێدوانانەی تەجاوزە بەرحاڵ هاوڕێیان هیوادارم هەموومان پشتگیری لێنزیگرا هەموو ئەو ستافەی بکەین بڕۆنە ناو بەشی کۆنگرس هەزاران گەنج هەیە هەزاران مناڵمان هەیە هەزاران کەسان کەسی ئەکادمی بتوانان پرۆژە یاسایەکی وا هەیە ئەوە دەبیننەوە کەتە ناو میدیای تەشجیعیان بکەن هانیان بدەن ئیشی هەر هەموومانە لە ئێکس بە تایبەتی لە ئێکس زۆر گرنگە هانی لێنزیگرا هەمووان بدەن کە هەموومان سوپاسیان دەکەین ئەوەی تێپەڕی کورد لە ئەزمەیەکی زۆر گەورە قوتار دەبێت وەکو 91 لە کۆچرە بووە ئەو دەستکەوتە خەتی 36 کورد تا هەندێک پشیدە بەس ئەو پارتیوێچێتی بووە ئەزمونێکی زۆر سەقەت هاوڕێیان قسەی ترم نییە هەرویستم پێتان بڵێم ئەو پرۆژە یاسایەک خەریکی گەڵاڵەکردنن بە هیوای سەرکەوتی بە هیوام سەر بگری ئەوەش بەربوونی خەبات و تێکۆشانی ئێوەیە کە دەبینن خەڵک لە سەجادەیە بەو سەرما و بەو سەردووچوورە و بەو ڕوحیەتە و بەو یەک پارچەیەی جگە لە چەند کەسێکی خائین نەبیتن ئەگەنا هەر هەموو کورد قەت بڕوا بکە نە شعرێکی دڵدار و ئەی ڕەقیب نە شعری فکری پاسۆک نە فکری کۆنی پەکەکەی چار پارچە هیچی لەو بڕایەدا نەبوو کورد ئاوا سنوورەکان بشتێن هەر تورک هار بوو هار
بڕوا بکەن هار بوونەکە سنوور ئێستا پارتی مەجال بدە بەدەیان هەزار خەڵک ئاودی دەبیت کاتێکی خۆش سوپاس بەو کاتێ لەگە منتان بردەسەر